نزیکەی 3 مانگ بەسەر بەڵێنی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بۆ دامەزراندنی 500 کەس بۆ هەڵەبجە تێدەپەڕێت. لە نێو خەڵک دەنگ و باز وا بڵاو کراوەتەوە لە ژێرەوە حیزبەکان پشکی دامەزراندنیان بەرکەوت بێت. مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری ڕەتی دەکاتەوە هیچ پشکێکیان لەو دامەزراندنەوە وەرگرت بێت و دەڵێن داوامان کردووە پرۆسەی دامەزراندنەکە شەفاف بێت. خوازیارین کە دامەزراندن هەبێەوە هەموو گەنجانی ئەم وڵاتە بتوانن مافی خۆیان وەرگرن دوای ئەوەی ساڵانێکی زۆر خوێندویانە. بەڵام ئەو دۆنگۆیانەی لایەن حیزبە هەندێک لە حیزبەکانەوە دەرەچێکە گوایە لە هەڵەبجە پشکێنە هەیە و پشکی حیزبەکان دیاری کراوە ئەوانە ئەوە بە هەموو شێوەیەک دوورە لە ڕاستیەوە و ئێمە هیچ ئاگاداریەکمان لەو ڕوانگەوە نییە و هیچ پشکێک بە ئێمە نەدراوەوە ئەوەنەی ئاگادار بین هیچ پشکێک بە هیچ حیزبێکی تریش نەدراوە. لە دیداری جەنابی پارێزگار و دووجێگرەکەشی ئەوەمان تەئکید کردوێتەوە کە بە دامەزراندنەکان هەر دامەزراندنێک هەیە بۆ هەموو خەڵکی بێ وەکو یەک هەمووی سوودمەند بن و بەپێی خاڵ و بەپێی شیاوێتی ئەو کەسەیە بۆ دامەزراندن و هەموو خەڵکی سوود لە دامەزراندنەکان وەربگرن. دەچما دیوانی پارێزگای هەڵەبجە و وەڵامی پرسیاری تا چەند دامەزراندن بەسەر حیزبەکاندا دابش کراوە لە کاوە شێعەلی جەگری پارێزگار وەردەگرمەوە. سەبارەت بە دەنگۆی ئەوەی کە لەلایەنە سیاسیەکانەوە یا حیزبەکانەوە دابشکراوە تاوەکو ئێستا هیچ بنەمایەکی نییە چونکە هیچ کارێکی لەسەر نەکراوە. ئەوەی کە هەیە تەنها دەنگۆیە چونکە ئێمە لیژنەیەکین لە 5 کەس پێکاتوین دانیشتمان کردووە چۆنێتی ناونیشانەکان دیاری کراوە کە چ ناونیشانێک و بۆ چه فەرمانگەیە دیاری بکرێ تاوەکو ئێستا هیچ هەنگاوێک نەنراوە بۆ دامەزراندنەکە. پێش 16 سێویادی کیمیایی باران ئەم ساڵ سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچوو سەردانی پارێزگای هەڵەبجەی کرد و 3 بەڵێنی بە خەڵک و بەرپرسانی هەڵەبجەدا. بەپێی زانیاریەکانی پەیام و تا ئامادەکردنی ئەم راپۆرتەش هیچ یەکێک لە بەڵێنەکان لە واقعدا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. هەڵەبجە کە پارێزگایەکی نوێیە بۆ کارابوونی زیاتری فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی پێویستی بە زیاتر لە 7,000 فەرمانبەر و زیاتر لە 200 پرۆژە هەیە کە بەشێکیان هیدەیان ساڵی پێشووترن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.